ئێمە وەکو خەڵکی هەولێر و دەوروبەری هەولێر پشتیوانی تەواوی کەناڵی NRT دەکەین، هیوادارین بە زووترین کات ڕێگە بدرێ نووسینگەکانیان لە هەولێر و دهۆک بکەنەوە، چونکە کەناڵی NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەنە و بە جوانترین سیمای ڕاستگۆیی داکۆچی لە مافی خەڵک دەکات و ڕاستیەکان وەکو خۆی دەگەیەنێ. لەگەڵ ئەوەشدا ئیدانەی هەر کارێک دەکەین لەلایەن هەر کەس و لایەنێکەوە بێ بۆ کەمکردنی دەنجی ئازاد. تاکە کەناڵێک هەبێ لە هەولێر تەنها NRTە، بۆ هەواڵەکان لە NRT زیاتر هیچ کەناڵێکی ترمان نییە. هەر تۆی خاوەنی ئازادی، ئەی کەناڵی دیموکراتی، کەی دێیتەوە بۆ لامان چاوەڕێی تۆینە NRT. ئەش شێروان گەنجێکی قەزەزۆخۆ هێویدارم کەناڵی NRT بزیترین وەخت بێتە ڤەکردن، چونکی کەناڵی NRT بێلایەنە. هێویدارم بێتە ڤەکردن بە تایبەتی لە دهۆک و ئەربیلێ و حەجیکردنان بۆ NRT حەتایە. NRT بیرت دەکەین. NRT شاری هەولێر بیرت دەکا. خۆ ناتوانن لە ماڵەکانی خۆشمان ئێوە لەمە بستێننەوە. سلااف لە کەناڵی ئازاد، سلااف لە کەناڵی بێلایەن، سلااف لە NRT. لە دهۆکە ڕەنگین بیریادەت گەین NRT. گەر ئۆفیسێن هەوە لە کوردستانی هەمیە نەمینن، گەر پەیامنێر و کامیرەمانن هەوە نەمینن، ئەم خەڵک ji بۆ هەوە پەیامنێر و کامیرەمانین، چونکی NRT کەناڵێ مەیە نەک کەناڵێ لایەنن حزبیە، لەما ئەم هەمی NRTنە. بژید NRT. تەماشا NRT دکەم. NRT کەناڵێ مەیە. هیویدارم زووترین کات لە دهۆکێ لە هەولێرێ بێتە ڤەکردن. ڕاستگۆیی هاوسەنگی بۆیێری NRT چاوێ منە، دلێ منە. وەکو گەنجێکی شاری هەولێر پاڵپشتی خۆم بۆ کردنەوەی نووسینگەکانی کەناڵی NRT لە هەولێر و دهۆک دەردەبڕم. NRT بیرتەکەین کەناڵی بێلایەن بیرتەکەین. من سەردار ئازاد لە هەولێرەوە پشتگیری تەواوی خۆم بۆ کەناڵی NRT دووپات دەکەمەوە و ئەیوادارم هەموو چالاکوانان و ڕێکخراوەکانی کۆمەلگا مەدەنی لە هەولێر بێنە دەنگ بۆی بتوانین دەنگی ئازاد و چاوی ئازاد و ئەو کەناڵە تاکە کەناڵە ئەهلیەیە کە هەمانە لە کوردستان پارێزگاری لێ بکەین و بیسەمێنکە لە کوردستان دەنگێک هەیە کە دەیەوێت دیموکراسی بەرەو پێش بچێت ناو گەڕێتۆ دواوە. دووبارە بژی بۆ NRT، دووبارە تاکە کەناڵی خۆمان NRT. ڕاستی بێعەدالەتیە لەگەڵ NRT هاتیکردنێ. NRT قەناتێکە ئەم هەمی خەڵکی دهۆکێ بێکەیفخۆشین، یعنی ڕاستیت بێژیت دەنگێ مایە، دەنگێ هەژارە، دەنگێ کەسێت و دەنگێ وان ناهێتە بیستن، دەنگێ وانە ئەم هیویت کەین، هیویش دەسەڵاتە ما یاکوت بن پارتی دیموکراتی کوردستان هیوی جێت کەین، هەمی ئۆفیسێت NRT بهێنە ڤەکردن زیاترین کات دهۆکێ و لە هەولێرێ. ئەم یعنی گەلک پێ نەخۆشین ئەف تشتە هاتیکردنێ بەرامبەر NRT دەنگێ مەیە، ڕووناهیە چاوێ مەیە، ئەم دهۆکێ سڵاو ڕێژزات خوب تایبەتیش کارمەندێت NRT ڕا ڤرێتکەین و هەمی کەسێت و خزمەتە NRT کەن.